ئەو کاتتان باش هاتینەوە خزمەتتانی لەسەر فیزیا و لەسەر ئەو شتە باوانی کە لە شتە باوانی فیزیە کە لە ناو کۆمەڵگەدا زۆر زۆر هەیە و پێویستە هەموو کەسێک بیزانێت. لەبەرداخە بە مۆبایلە لە کاتێکی خراپە جاوسی لێ. بەڕزان فیزیای کلاسیک هەر لە ئازاڵەداوی کلاسیکی پێوەنەوە و کلاسیکی دواتر پێوەنراوە. لە ئەساسە فیزیای کلاسیک کۆمەڵە یاسایەکە. ئەم کۆمەڵە یاسایە لە سەردەمی نیوتۆنەوە دەست پێکە هەتاوەکو سەدەی 19ەم و فۆرمێک یا بڵێن چوارچێوە کارێک دروست دەکەن یا دەستورێک دروست دەکەن کە فیزیایەکان لەو چوارچێوەدا کار بکەن، شرۆڤ سروشت بکەن و لە دیارەکانی سروشتێ بکەن. و یەک تایبەتمەندی زۆر گرنگیان هەیە لە دیدی فیزیای کلاسیکەوە سروشت دیاری کراوە. یعنی چۆن؟ یعنی ئەگەر ئێمە سیستەمێ بێنین یا سیستەمە تەنێ بێ، کۆمەڵی مولکیولی گاز بێ، منی مرۆڤ بم، یان هەر شتێکی کە ئەگە بارودۆخە سەرەتاییەکە دیاری کرد، ئیتر بە پێی ئەو یاسایانە تا ئەبەد ئەتوانی ڕەفتاری پێشبینی بکەیت کە ساڵێکی تر چۆنە، دقیقەیەکی تر وەزئی چۆنە، ساڵێکە وەزئی چۆنە، ئیتر دیاری کراوە. ئەم پێڵەن دێتەرمینیسمی زانستی. بۆ زیاتر تێگەشتن لە دێتەرمینیستی زانستی ئەتوانی کتێبی یاساکانی فیزیای کلاسیک کامانن. سێ یاساکەی نیوتۆنە، هەمووتانەوە سێ یاسایە. تەنێک ئەگەر وەستاو بێت یا بە جوڵەیەکی نەگۆڕ بە خێراییەکی نەگۆڕ بجوڵێ، ئەگەر هێزیە کار نەکاتە سەری تا ئەبد ئەڕوە ئەو بارودۆخەکەی هەروە. یاسای دووهەمە کە پێمان ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر تەنێ هێز کاری کردە سەری تاو وەرەگرێ. تاو چییە؟ ئەگەر تۆ بە شێوازێکی نەرم بڕۆیی وە لە پەڕ بڵێ با خێرا بم، ئەو کات خێرایەکەتە گۆڕێ، کە خێرایەکەت گۆڕا یعنی لەو لەحزە کە خێرایەکەت گۆڕا تاودانت هەیە. ئەوە لەوێنی تاودانت هەیە، بەس ئەم تاودانیان نگەتیوە، ئەو تاودانیان پۆزیتیڤ. هێزی هەمیشکاوی ترەوە هەموو کەسێک زانێوی شەوەیە کە بۆ هەر کردارێک ژە کردارێکەیە مەسە یاساکەی نیوتۆنە. لەگەڵ ئەوەشان نیوتۆن یاسایەکی تریشی هەیە کە پێڵەن هێزی کە بڵێن کێشکردن. هێزی کێشکردن چۆنە؟ دوو مادی حتمەن دروشتی و هێزە بە شێوەی بڵێن ڕاکێشەرە. درێژەی ئەم ئەبێ بە ڕێژەی گشتی ئەنیشتین، یعنی بەشی کلاسیکی هێزی کێش بە تیۆریکی کلاسیکی حەسێبە. کۆمەڵە یاسای تریشن کە پێڵێن یاسای ماکسوێل کە ئەو یاسایانە بڵێن هەموو دیاردەکار و مێغنەتیسیەکەن لە تیشکی خۆرەوە لەم گوڵۆپەوە کە ئێستا ژوورێ ڕوو ناکردوێتەوە، تاوەکو بەرهەمهێنانی کارەبە، تاوەکو تەنانەت کارلێکی ئەو ئەتۆمۆلیکانە جەستەی ئێمە بەردی بنچینی هەموو جەستەمان هەموو بپێ ئەو یاسایانی ماکسوێلە. لەبەر بەخاتر ئەوە نەچمە ناو زمانی تکنیکی یاساکانەوە، هەوڵەدەم بەرنامەیەکی تایبەتی سەر یاساکانی ماکسوێل بکەم بە زمانێکی زۆر سادە کە بە دوور بە لە هەر چەژنە تەکنیکێک. دەبعاان ئەمیش درێژکراوی مۆدێرنی هەیە کە درێژکراوە مۆدێرنەکەی ڕێژەی تایبەتی ئەنیشتاینە. بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر چوار یاسا هەن کە پێڵەن یاسای سێرمۆداینامیک، یاساکانی بڵێن جوڵەی گەرمایی، یعنی هینن، یعنی بڵێن یاسای سفرمی هەیە، یەکەمی هەیە، دووەمی هەیە، سێهەم. یاسای سفرم چییە؟ یاسای سفرم ئەڵێ کەم سەدە، یەکان بڵێن 50، یەکان سفرە. ئەم سێدانە بخە پاڵ یەک، دوای ماوەیەک ئەنی لەگەڵەکە گەرمە ئاڵۆ گۆڕەکەن، دوای ماوەیەک ئەگەن بە جۆرێک هاوسەنگی، بەنی پلەی گەرمیان یەکسانە بێتەوە. جام یاسایاڵێ ئەگەر پەرداخی یەکەم لەگەڵ پەرداخی دووەمە یەک لە هاوسەنگیان یعنی یەک پلەی گەرمیانە، پەرداخی دووهەمیش لەگەڵ سێهەمیشە لەگەڵ سێهەمە لە هاوسەنگیان هەبوون، حتمما پەرداخی یەکەم و سێهەمیش لەگەڵەکە لە هاوسەنگیان. ئەمە ئەم یاسای سفرەمە.
یاسایەکی زۆر ینی واضحە بەڵام یاسایە یاسا یەکەمەڵێتی ئەگەر ئەگە تۆ سیستمێکی سێرمۆداینامیکیت هەبێ من بم بەتڵێ غاز بێ بەتاخی ئاو بێ هەرچێ بێ ئەگەر هەموو جیهانی دا ببڕی لە هەموو جیهان دای ببڕە لە شوێنەکە دای بنێ هیچ شتێکی ڕوونات ئەمە یاسایەکە. یاسای دووهەم یاسایەکی خۆشە یعنی بڵێن یاساکە بەم شێوازەیە ئەڵێ هیچ شتێ بەلاش نییە. زۆر جار خەڵک دێن ناڵێن من ئەمانە زۆر بینیوە ئەڵە من ئەتوانم مەسەرەن کارەبای کورە کوردستان سا لە هەموو جیهان دابین بکەم لە هیچەوە لە هیچ هیچی تێ ناچێ ئەڵە شتێکە تێچێت چونکە ئەو کەسانی کە بەدوێ ئەو شتەوەن بەدوێ پارۆنە دێ بە شتێکیان بێتێ بەڵام ئەمە لەگەڵ نەفسی یاس دووەمی سێرمۆداینامیکە کێشەی هەیە. لە یاسای سێرمۆداینامیکە ئەگەر تۆ $100 لە گیرفان تا بێت لە خۆوە نابێ بە $120 لە خۆوە نابێ بە $80 و ئەمە مینە یعنی بڵێن حتمما تۆ بۆ ئەوە هەر کاری ئەنجام بی ئەبێ وزەیەک سەرف بکەی ئەو وزەی تۆ هەمووی نابێ بەکار بەشێکی بە هەدەراجێ پەرداخی ئاو لە شوێنەکە دابنی لە خۆ نابێ بە سەهۆڵ ئەبێ حتمما وزەیەکی تیا سەرف بکەی ئەوە ڕێک ئەو هینە ینی بڵێن ئەوەیە کە تۆ مەسەلەن من لە ژوورەکەی خۆمە بەم هاوینە پەرداخی دابنێم پەرداخی ئەو دابنێم هەر لە خۆی بێ بە سەهۆڵ ئەمە ئەو ڕێک قسەی ئەو کەسانەیە کە ئەڵەن ئێمە مەشینەیە دروستەکەین یان ماشینە دروستەکەی کە تا ئەبەت ئیش بکە ئەمە لە سەدەکانی پێشوە ئەمە یەکجار زۆر هەبوو تەنانەت لە رووسیا خەڵاتیان دەنەبوو بۆ کەسێک کە مەکشینەیە دروست بکە و ئەم مەکشینە بڵێن قەت لە وەستان نەوەستێ ئاشە دروست بکەن کە قەت لە وەستان نەوەستێ بەڵام تەبعاً ئەمە لەگەڵ ذاتی یاسای سێهەمی ذاتی یاسای دووەمی سێرمۆداینامیکە کێشەی هەیە ئەمە ڕێگە پێدراو نییە. تۆ گیرفانت هەرچەندێک تۆ $100 یابێ قەت نابێ بە 120 لە خۆوە و قەتی نابێ بە 80 لە خۆوە حتمما نەبێ کارێکی لەسەر بکەین. یاسای سێهەمی سێرمۆداینامیک یاسایەکی ئەساسی ئەوش یاسایەکی زۆر ئەساسیە ئەڵێ تۆ ئەگەر شوێنە سارد بکەیتەوە حتمما هینە بێ منەظەمترە بێ یعنی سیستەمە سارد بکەیتەوە منەظەمترە بێ ڕێکوپێکترە بێ ڕێکوپێکتر یا منەظەمتر ماناکەی چییە؟ مانەکەی ئەوەیە کە جوڵە هێواشترە بێت کە منەظەمتر بوو ینی شتێکمان هەیە لە فیزیە پێوەرە پێڵن ئەنترۆپیەکەی دابەزێ لەسەر ئەنترۆپیش حتمما ڕۆژێک حەزەکەم لایڤ بکەم یا لایڤێکی چەند دەقیقەیی کە ئەویش تەنانەت پرسی حیاتیشی پێوە بەندە ئەنترۆپی شتێکی بڵێن زۆر چەمکێکی فیزیایی زۆر گرینگە کە لە هەموو بەشەکانی تری تەنانەت کۆمەڵناسی تەنانەت مانجمنت و ئەمانیشە کاریگەری هەبوو کاتێ ئەگەی بە سفری ڕەها نادەم ناقص 200 چەندێ بوو 250 ڕقەمم لێبینەوە گەرمیشە بێ بە بڵێن پلەی گەرمی کە بوو بە سفری ڕەها نەک سفری سلیسی تازە تۆزێگاوی بەستی نایبەستێ هێشتی بە سفری ڕەها ئەنترۆپیش ئەبێ بە سفر ئەمەش یاسای سێهەمە کە تەبعاً یاسای سێهەم تۆ قەت پێی ناگەی قەت ناتوانێت بگەی بە سفری ڕەها چونکە یەکێ لە پرەنسیپە ئەساسیەکانی کوانتەم ڕێگرە لەوەی کە تۆ بتوانیت بکەی بەو پلەی گەرمیە کە پرەنسیپی ناتەڵنیایی هایزنبەرگە تۆ هەموو جوڵەکەیشی هەموو جوڵی مادەکانش بوەستێنی هەموو جوڵی تەنەرکەکانش بوەستێنی هێشتا جوڵەیەکی زاتی هەیە کە تۆ دەست بەسەریان ناڕوە و هەر ئەوەیە کە فیزیای کوانتەم لە فیزیای کلاسیک جیاکاتەوە لە فیزیای کلاسیکە هەموو شتێ دیاری کراوە تۆ سەرەتا بزانوتم دێتەمینیتمی زانستی بەڵام لە فیزیای کوانتەمە ئەو پرەنسیپە ناهێڵێ کەسوی نادڵنیایی هایزنبەرگە ناهێڵێتەوە لە داهاتی شتەکان بە تەواوەتی دڵنیابی هەمیشە شوێنە بۆ ئێرۆر هەیە هەمیشە شوێنە بۆ ئیختیار ئەمێنێتەوە لایەوە خۆش چاوەڕێەکە ئەم ڤیدۆ هەم لە
یوتیوب هەیە و هەم لە لایڤی بڵێ فەیسبووک هەمێنێتەوە خۆشحاڵە بم کە ئەگەرەوە ڕاستەرنجی خۆتان و پرسیار بکەن ئەو پرسیارانی کە لە مێشتانەیە سەر زانستیانی کە لە مێشتانەیە کێشە نیە چییە هەرچەند زۆری سادە بێ وامەزانن سادەیە وتماتە یاساکانی سێرمەدەینامیشتی زۆر زۆر بەسیتن شتی زۆر زۆر سادەن بەڵام یاسای زۆر زۆر گرنگن یاسا هەمیشە سادە بێت یاسا هەبێ هەمیشە سادە بێت جا ئەوەیە هەشت لە دەشتانە بە بپرسن لانیکەم من تۆزێ ئەیکەمەوە کە بکرێ گفتوگوی زیاتری لەسەر بکرێ ئەوە شێوازە هەمومان بەرە و پێشەوە ئەچین زۆر سپاس بۆیەوە لایەوە خۆش کاتیشە